دەرفەتەکانی چۆنەکەی دەست بە یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەن نەکرێت. سپاس بۆم دەرفەتە سەرەتا دەمەوێت ئەم یادی 20 ساڵی کیمیابەرانی هەڵەبجە بەرزڵا بگرم و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان بخوازم بۆ ئومێدوارم حکوومەتی هەرێمی کوردستان چیتر لەوە زیاتر پارێزگای هەڵەبجە پشتگوێ نەخا بەدەم داواکانی پارێزگای هەڵەبجەوە بێ بە تایبەتی کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەدان ئومێدوارم بڕیاری گرنگ و شایستە بە کەسوکاری شەیدان بە خوێنی شەیدان بە پارێزگای ئاشتی هەڵەبجە بدرێت. سەبارەت بە پرسیارەکە دیارە دوای ئەوەی ئێمە ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان سەردانی لایەنەکانی کرد ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئامادەیمان پیشاندا بەوەی کە ئامادەین جارێکی تر لە پێناوی خەڵکی هەڵەبجەدا بە پۆستەکانە بچینەوە و ئەوەی کە گرێکوێرەیەک بێ ئێمە بتوانین بیکەینەوە ئەوە بوو دەرگای کۆبوونەوە و گفتوگۆکان کرایەوە دوجار ڕێکەوتین کە پارتی دیموکراتی کوردستان 3 کورسی ئەنجومەن و 3 بەڕێوەبەرایەتی پێ بدرێ و ئەوانیش ڕازی بوون بۆی کە بەشداری لە هەم ئەنجومەنی پارێزگا بکەن و هەم لە حکوومەتی خۆجێیی بکەن و ئەو گرفتە تێپەڕی. ئێستا ئەوەی کە خەڵکی هەڵەبجە کەسوکاری هەڵەبجە لایەنە سیاسەکانی هەڵەبجە چاوەڕوانن لە حکوومەتی هەرێم ئەوەیە کە بە فعلی بێدواکەوتن بەڕاستی بڕیاری دەست بەکاربوونی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەدا و ناوەکان مسادقە بکا بۆی چیتر ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دوانەکەوێ بکەوێتە سەر پێخۆی و کارەکانی کە ئومێدمان وایە ئەمڕۆ لەو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بکرێ ئومێدمان وایە و بڕیارانەی تێبدرێت دڵی خەڵکی هەڵەبجە خۆش بکرێت. زۆر زانیاری هەیە بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران زانیاریەک کە بەشێکی تەرخانە بە هەڵەبجە بەڵام زانیارێکی دیژەیە دووبارە هیچ لە تەوەرەکان باسی هەڵەبجە ناکە. بەس ئەمە پرسیارە دەست پێ بکەم کە لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ناوەکانتان ئێستا ئێوە ناردووە وەکو لایەنە سیاسیەکان بۆ حکوومەتی هەرێم بۆ وەزارەتی ناوخۆ بۆ سەرۆکایەتی هەرێمتان بۆ کوێتان ناردووە؟ ناوەکان دیارە جگە بەرادەرانی پارتی دیموکراتی کوردستان ناوەکان زووتر نێراوە دراوەتە وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆش بەرزی کردوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام تەسەوری هەموو لایەکوا بوو مادەم برادەرانی پارتیتیانە بێ ڕەنگە ناڕەحەت بێ موافقەکردن لەسەری بەس ئێستا برادەرانی پارتی شوابزانم ناوەکانیان ناردووە دوێنێەوە پێرێ ئێستا چاوەڕوانیەوە هیچ گرفتێک نەماوە ئومێدەواری ئینشاڵڵا مۆسادقەی لەسەر بێت. پێت وایە پێش هەڵبژاردننی داهاتوو کە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نزیک بە ساڵێکی ماوە ئەم ئەنجومەنە کەوێتە سەر پێتوانێت بۆ یەکەمین کۆبوونەوەی خۆی گرێ بدا ئەگەر کۆبوونەوەیەکی شکڵیش بێ و لە دیوەیەکی ترا بڕات وایە بۆ ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕان کە لە هەندێک خاڵات جێبەجێ کراوە بڕگەیەکی کەمی ماوە هیچ نابێتە گرفت. من قەنەعەتم وایە ئەگەر ئەنجومەنی وەزیران ئیرادەیان ببێ ئەنجومەنی وەزیران بە تایبەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە خۆی لە سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی دەبینێتەوە ئیرادەیان هەبێ یعنی لە هەفتەی داهاتوو ئەنجومەنی وەزیران بە فعلی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بە فعلی دەست بەکارە بن و دەکەونە سەر سکە بە شەرتی ئیرادە هەبێ بەس ئەگەر ئیرادە نەبێ نەخێر تەسەور ناکەم بەڕێگەشتیەکان پێویستیان بچی بەڕێوەبەرگشتیەکان تەنها دەبێت ئەنجومەنەکان موافقی لەسەر کن بەرزێکەکەنەوە بۆ ئەنجومەنی وەزیران موافقی لەسەرەکە وش گرفتێکی ناکە تاو کاتی ئەنجومەنی پارێزگا کۆبوونەوەی خۆی دەستپێنەکە بەڕێوەبەرگشتیەکانیش بۆ بەڕێوەبەرگشتیەکان ئێستاش ئەوەی کە هەیە بۆ وەکالەتە دەبێت ئەنجومەنی پارێزگا ناوەکان بە فەرمی مسادقە بکە اینجا وەزارەتەکان ئەمریان بۆ دەرکەن. دەستان خۆش. بینەرانی عزیز دیارە هێشتا بەردەوامن لە دانانی